بەڵێ لە سەرەتای پرۆگرامەوە باسیەوەمان کرد کە ئەمڕۆ چینی نابیستان دەبانەوێت بابەتەکەمان تایبەت بکەین بە ئەوان چونکە چون ڕۆژ بە ڕۆژ هەموو شتێک بەرەو پێش ئەکەوێت تەکنیکێکی نوێش ڕەنگە هات بێتە ئاراوە بۆ نابیستان چونکە ئێمە بەشێکمان هەیە نابیستە بەشێکیشمان هەیە کەم بیستە. میوانەکەمان کە دەبینن ئێستا ئەوە زمانی ئاماژە قسەکانی من بۆ ئەوانی کە بینەری ئێمن ئەم بەیانە و نابیستن یاخود کەم بیستن ئەوە لەگەڵمان ئەبێت ئێوە ئەتوانن بینەری پرۆگرام بن چونکە ئەو کاری وەرگێڕانتان بۆکات بە خۆی خات و سەیران شێخ محەممەد پسپۆری زمانی ئاماژەیە بەخێر هاتی. خات و سەیران ئێمە سپاس دەکەین کە لە هەمان کاتیشە جەنابەت وەرگێڕانتە کرد بۆ ئەو کەسانەی کە بینەری ئەم بەیانی ئێمە ئێستا ڕەنگەیەوە خوێندکارت هەبێت و خەڵکی دیکەشان کە بینەری جەنابەت باش. خات و سەیران با بۆ دەست پێ بکەین زمانی ئاماژە وەکو زمانی ئێمە کە قسەی پێ ئەەکەین زمانێکە کە لە تەنیا شوێنی خۆمان بە کەڵکمان دێت یان زمانی ئاماژە زمانێکە کە لە هەموو جیهان یەک زمانە. نەخێر زمانی ئاماژە لە هەموو شوێنەکان یانی لە جیهانیش لە هەمووی پێویستت پێ دەبی ینی زمانێکی ئاماژە ئەوەیە کە نابیست ئەوەی دەربڕینی خۆی لە هەر جێکی بی دەتوانی مەقسەد پەیامەکەی خۆی بگەینی قسەکەی خۆی بگەینیتە. مەبەستم چییە؟ مەبەستم ئێستا ئێمە بە کوردی قساکەین بەڵێ بڕۆینە ئەمریکا بەڵێ بە کوردی کەس لێمان تێناکات بەڵێ زمانی ئاماژە ئەو زمانە ئاماژەی لە کوردستان بەکاردێت هەمان زمانی ئاماژەیە بۆ نمونە لە ئەفریقا بەکاردێت تقریبا ینی هەمووینە بەس هەندێکی مەقسەد وەکو یەکتریە بەس هەندێکی ینی فەرقی هەیە حەسەب جێکە دەگۆڕدرێت. باشە ئێستاەوەی کە ئەیزانین هەموو باشە ئەوەی کە ئەیزانین بۆ نمونە لە پیتەکانەوە ئەلف وایە ئەلف لە لای کاتە من ئەگەر عالمیە ئەوە عالمیە واتە زمانی وەطنی عربیە ینی ئەلف با تا ئەوە هەمووی دووە لە عربیە بەس ABCD ئەوەش هەمووی دووەلی کەواتە شوێن بۆ شوێن جیاوازە. بەڵێ باش ئەوەی کە لە کوردستان هەیە ئێستامانێ سەبارەت بۆ سەبکەین بەڵێ لە کوردستان تا چەندە گرنگی دراوە بە زمانی ئاماژە؟ چەند گرنگی وڵا زۆر پەرەی پێ دەدرێ چکە نابیستەکان بە خۆیان ئەوانەی گەورە بووینەوە مەقسەد و شارەزانە و تەواویان کردیا ئەوان زۆرتر تەکنیکیان لەگەر دەرێ هەیە و لەگە خۆیان هاتووی یان مەقسەد ئەویان کردیا زیاتر زۆر لە پێشکەوتندایە هەنی زمانی ئاماژە. باشە زمانی ئاماژە ئەکرێ بڵین وەکو کەسێک چۆن دکتۆرای هەیە لە زمانی ئینگلیزی ئاستی بەرزی هەبێت و پلی بچێتە پلی بەرزتر یان بە هەر ئەوەنەی کە بەرامبەرەکەت لێت تێبگا؟ نا ئێستا هەمانیان دکتۆرای هەیە لە زمانی ئاماژە بەس بەخۆی هەر نابیست لێ مەقسەد دکتۆرای هینایتەوە لە ئەوە لەسەر زمانی ئاماژە هەمانە و هەشمانە مەقسەد هەر نابیستە بۆ ئەوەی خۆمان ینی قوتابی خۆمان گەیشتە پۆلی 12 لە ئیمتحانی وزارینە ئێستا ینی لەگەر تەربیە وەکو یەک پێکەوە یەک سوال جواب دەدەنەوە خۆی جاران ساڵانی پێشتر وابوو لە 1975 پرسیارەکانیان وەڵام ئەدا ئێستا هەموو پرسیارەکان وەکو خوێندکاری دیکە وەڵام بدەنەوە هەمووی وەکوانە بەس هەندێک شتی لێ دەرهێنراها ئەوانەی ئێستا تو لە پیتەکان لە دەنگەکان لە ئینگلیزی غێرەت و دەنگەکان کە جێبیست نەبی ناتوانە لە فیزیا بەشێک هەیە باڵۆری و دەنگەکە عینن ئەوە دەرهێنرایە ئەو بەشەمان ینی حەزف کردیا زۆر بەس پرسیارەکان وەک خۆیتی وەکو ینی پەروەردە و ئەوەی تەنسیقن لە مابینێ. باشە دواتر لە دوایەوەکەەوە خۆراقی 12تەواوەکەن وەرگرتنیان لە پەیمانگە لە پەیمانگە و کۆلێجەکان وەردەژیرن دوایە کە بە ئەوی خۆیان ئەو بەشانی کە خۆیان مامۆستایەک هەیە تایبەت بێت بتوانێت وانەکانیان بۆ ڕوون کاتەوە شیب کاتەوە یا وەڵاهی من یەکێکم لەوانە ئێستا لێ زۆر ئەوەنی میان لەگەر پۆلی 12ەکانم لە پەیمانگە هیوای نابیستی نیمە تەنسیبم لە وزارەی پەروەردە لەگەر پۆلانی تەڵەبەکانی خۆمان وەزارەتی کاروباری کۆمەڵاتیان زۆر احتیمامیان پێدە خاصن بەڕێوەبەراتی گشتیمان زۆر ینی هەتا مامۆستای کە چوینە ئەو بەشە حەقی من یان ئێمە لەگەریان بەس ئەمە ئێستاش دیسان لەگەریانی ینی وەکوم تەرزم لە هەموو دەرسەکان لەگەریانی. باشە لە زمانی ئاماژە مەرجە کە لێو بجوڵێت بۆ نمونە ساڵین من ئێستا پێشکەشکارێکم هەر زمانی ئاماژە ڕەنگە بەکارە هێنم کاتێککە دەنگ نییە یاخود ئەمەوە قسە بکەم نەک دەنگ بچێتە جۆ ئەڵێم ئەمە زمانی ئاماژە کەواتە ئێمە هەمومان زمانی ئاماژە بەکار ئەهێنین بەڵام مەرجە لەگەڵ یا دەممان بجوڵێت واتە لێومان بخوێنرێت لێوە
یعنی دەستەکە زەڕوب نییە بەڕاستی لێو زۆر زەڕوب یعنی تو ناکرێ ئیشارەت بکەی و دەویشت قەپاتبی هەتا ئەمە کاتی کۆڕۆنای ئەمن نەمدەتانی بەڕاستی کە مامەی لەبەرکەم لەبەرەوەی دەبێت و دەوت دیاربی یعنی ناتانی دەوت بشاریان لێوت قەپات بکەی و ئیشارەت بکەی دەبی دەوت و دەست لە گرێکتریبی بابە ئێستانی ئەو کەلیمەیە بابە باش ئێساڵی بابە هەندێک کەسێ بە پێی ماڵی خۆی لە ماڵی خۆی ڕاهاتەوە بۆ مناڵە بابە بەڕیش بابە یان بابی کڵاوی لە کڵاویدا بەس کە دێتە تعلیمیەکە تەواو ینی ئەوەی لا دەدە ئەوەی ماڵێ چکەمە قاموسیشمان هەیە باشە قاموسمانەیە دوو قاموسمانێت تەواومان کرد ئێستا لە سێمینم ئەمە لە یەکەممان 2000 چاپ کرد و تقریبا ئەو دەمای 5,000 نابیستمانە بوو 5,000 بوو ینی ئەو هانە بۆکو ئێستا ساڵی 2000 یەکەم قاموس بودامانە و لەگەر یونیسف و نەظەماتی زۆر بوو ئەمە و سلێمانی دوهۆک ینی ئەوەیە لە کوردستان ناکرێت و بە تەنیا قاموس دابنی هەر قاموسە ئەو فەرهەنگە خەڵکی ئاسایی ئەتوانێت سوودی لە وەرگرە یان بە زۆر عائیل خانەوادەکان ئیتکەش هەمووی ینی دەتوانێت ئێستا لە زۆر زیاتکە هەیە و قاموسی دووەمیشمان عینێن ئەویش ئەوەیە بە هەمان شێوە بەس ئەوەی سێم زۆر پڕتر دەبێت چکە وشەکان زۆر گرنگتر بوو ئێستا ینی بەخۆش دەزانی تەکنۆلۆژیا ئەو زیاتر بۆ هەندێک وشەمان نییە ئێستا نوێ ئەومان کردێ بەڵێ باشە لە بابەتە هزرەکان چۆن بۆ نمونامە بیرکاریە ئەمە بابەتێکی هزری دیکەیە ئەمانە چۆن ئەکرێت بیرکاری زۆر ئێستا بەس ئەوانی گسکەکان باشترن چکەمە عادە لێ دەتانەوە بەس پۆلی 12 ینی زۆر گرانە ینی چکە ئەوە دێتە خوارێ هەتا ئەخیری ینی ئەگەر زۆر مشتی ینی ئەوە نەکە ناتانی ینی لۆ بیکاری لۆ هەتا متەوەستە ئەوی باشترن بەس لە پۆلی 12 حسێبی 12 کە بکە ینی زۆر گرانێ بەس هەر زیرە چشن هەر توانیان هەیە ینی زۆر بەتوانان هەڵ زۆرەدەن زۆر بەتوانان بەڵێ زۆر باشە ئەمە کێشێکی دیکەمان هەیەوەی کە خەڵکی ئاسایی هەموو ئێمە ناچینە پەیمانگاکانەوە بەڵام خەڵکێکی ئاسایی حەز ئەکات لەگەڵ کەسێکی نابیست و ناگفت بکەوێتە قسەکردنەوە ئەمە باڵێ ئەمە تا چەنە ئەتوانێت یارمەتی دەربێت جگە لە لێو ئێمە دەموچاویشمان ئیماعات و ئاماژەی ئەوەی تاوی بۆ نمونە بڵێم من تووڕەم بە پێکەنین و نەکڵم بڵێم من تووڕەم وایە تا چەندە گرنگە کە تۆ لەگەڵ جوڵەکە تا لەگەڵ لێوتە هەستەکانش دەربەش دەبی بزەبەت یعنی کە تو کە پێی درێ من تووڕەم یەکسەر خۆت ئەو هاالێکیانی من تووڕەم غەمبارم تووڕەمە ناکرێ بە ئەوە پێ بکەنی و ئیشارەتەکە یان کە ئەوی نەیزانی بنووسی واجبەکەی لۆت نەکردیە ناکرێت و بە کەیفۆ ئەو بکە ینی ئەوە چی ئەو های لێ دەکە ینی کە من لێت دەبی شکلی دوم چاویشت لەگەر دەست و لێو تۆ هەموو لەگەر نابیست وەکو یەکتریبی هەتا ڕوت ئیتیزاهی ڕوشت نابی لەولە کە ڕوت لەو لای کرد ئەوان هەمووی ئەوە دەبیان دەبی ئیتیزاهەکەشت بزەبت بەرامبەریبی من لەگەر تو هەندە قسە بکەم دەتام هەندێک ڕووم ئەوکەم هەرجێت لێم دەبی بەس ئەوان دەبی ئیلا ئیتیزاهیشیان بەرامبەریبی بە تایبەتی ئەوانەی کە کەمبیستن هەر ئەبێت ڕوبەڕووی ئەوان بیت بەڵێ ئەوان هەرزوو ئێستەمە لە خۆمان لە پەیمانگا ئەگەر پۆلی دووشمانە بکردیتمانە دوو جێ ئەنگ دوو پۆل و کەم بیستەکانمان بەتەنێ داناو و نابیستەکانیشمان بەتەنیان چکە ئەو کەم بیستان دەشیان زۆر بەیان عملیات قەوقان کرانە ناکرێت و لەگە نابیست تێکەڵیکەوە هەردوو چی ینی پێکەوە دانێ جیایە ینی لێک کرایتەوە چکە ئەو نابیستە زیاتر ئەتوو بە دەنگ مامۆستایەکە دەرسەکان شەڕح دەکا و کەمتر دەستی بەکاردێن بەس لە نابیستەکەی ئەوەی قسە زۆر نابیستە قەوقا ئەوەی عملیاتی نەکردی ئەوە قەینە دەتانی هەر لێ و هەر دەستەکەش دەکەی بەس لۆ کەم بیستەکان زیاتر زەڕورترە ئەتوو دەست بەکار نینی هەر دەودبی و ڕای بینی لەسەرەوە و قسە بکە ینی دەتانی پێی ئەوەی فێرکەی یان لۆ نمونە ئێستا تو مەقسەد زۆر منداڵی ئاسایت کەشەیە یان لێ زمانی خۆت کە وەنیا ئەگەر بتانی مەقسەدداری فەحسی گەرونێک بەدەستت دانەیە لە ناو دەوی زمانی بێستەرێ دەبتە ئەگەر بینی خوارد زمان دەبتە یعنی دەتانی ئەو مشکلانەی پێ ئەوکە دایکێک لە ماڵەوە ئەتوانێت تا چەندە منداڵەکەی بە شێوەیەکی ئەکادمی فێر بکات ئەبێت بێتە پەیمانگاکانەوە دایکەکە یاخودە بە مناڵەکە بێت ئێمە پێویستە هەردوو لا بێنە پەیمانگا یا یەکێکیان بەڵێ لە سەرەتا ینی دەبی بهینتە پەیمانگە بەخۆی زەڕوترە پەیمانگای خۆمان ینی لە باخچەی ساوایەنە لە 4 ساڵی هەتا پۆلینۆ وزاری تەواو دەکەن ینی ئەوانە و زۆر پەیمانگاچی مەقسەد گرنگی پێدەدرێ سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتە منهجشمان بزەبت لەگەر پەروەردەیەکە تەنسیقا هەندێکی ئەو چتانەی ناگونجێ لەگەریان حەزم کرا پەیمانگای خۆمان زۆر باشترا من کۆ زۆر جێت کەشم دیتێ مەقسەد باشە بەس پەیمانگای خۆمان مامۆستایەکان چکە هەمووی دەورەی دەبینی هەمووی شارەزا ئیشارەتە هەمووی
چەند دەوراتی ینی دیتێ نەک یەک دەورە برم چەند لە ساڵی چەند چەند دەورات هەموو ساڵێ و ڕەوانێ دەرێکراینە مەقصد لبنانە ئوردنە خەبیریان لۆ هاتیە زۆر ینی ئەوە ترن بەتواناترن و دوایەمە چەند دەورەیەوەمان دیتە کۆت و علمە نەفس دەرەکوت ینی تعامل لەگەر منداڵ دەکەی کە نابیست بی یان مەقصد ماوەق بی هەر شتێکی هەبیتن ئەوە ضرورتر لەوەی کوتانێت تعاملی لەگەڵ بکەیکەم باشە لە ئێوە کۆنتاکتان هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردە بەڵێ بێگومان نابیست و ناگفتەکان ئەچنە قاڵبی خاوەن پێداویستیە تایبەتەکانەوە ئایا هیچ بەشێک هەیە بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت کە گرنگی تایبەتیان پێ بدرێت لە خوێنجنگاکان بە تایبەتی نابیست و ناگفتەکان یان نابیستەکان لە پەروەردە هەندێکیان تربیە خاصەیان هەیە ئەوانش پەروەردە یەک دوو مەکتەبیانی دەچن ئەوانەی هەندێک گرفتی کەمیان هەیەانی لە جێ دەتوانن هەموو شتەکان برێنەوە بەس زیاتر ینی گە ببتە زۆر کە دەچنە 5 گرفتیان زیاتر دەبی لە بەرەوت و دەرسەکان زیاتر دەبی و ناتانی زۆر بێتەوە بەس لەکنە خۆمان ینی مەقسەدە تەپۆلی 6 لە وزاری عینن ئیمتحانی ئەوەی تکە دەکا ینی ئەوەی نییە مامۆستایەکان زۆر گرنج پێ دەندەتانی برێتەوە مەقسەد نووسینەکانی خۆی دەکە زیاتر هەوڵی لەگە دەدرێت باشە تا چەنە کارتان بۆ ئەوە کردووە کە تەندروستی بەشێکی هەرە گرنگە لەو کەسانە ڕەنگە نابیست و ناگفتن بەڵام ئازارێکیان نییە کەسێک نین کە لەسەر ویلچەرێک پاڵیان پێوە بنرێت و خۆیان نەتوانن کارەکانی خۆیان بکەن بۆ نمونە لە نەخۆشخانەیەکە چەنە گرنگە کە وەرگێڕێکی وەکو ئێوە هەبێت زۆر جار خانەوادەکان خۆیان یەکێکیانە بن بە وەرگێڕ بەڵام دوو ڕەگەزی جیاوازن خوشک و برایەکن بۆ یەکتری خانمەکە نەخۆشیەکی ژنانی هەیە ناتوانێت بۆی ناخۆشە لە بەرچاوی براکەی یان لەگە براکەی ئاماژە بە نەخۆشێکی بکات تا چەندە کارتان کردو لە نەخۆشخانەکان وەرگێڕێک هەبێت فترەك وەزارەت خۆمان هەر تەنسیق بوو لەگەر منەظەمەیەک هەر لە هەموو جێک هەندێک خەستخانەکان ئەوەیان دانابوو وەرگێڕیان دانابوو بەس مەقصد ناکرێت هەموو خەستخانەیەکی مەقصد ئێستا من طلبم هەیە لە مەسیفی هەیە ینی ئەوم هەیە لە بەحرکەیە لە دارەتووە ینی ئەو هەم مامۆستایان غێرە سپۆرت ئەوەندەیە ینی لەوە کە خوێندن کە پەیمانگە تەواو دەکەی ئەتو لەو جێ تەکوینمانیان کرد من هاتم لەو جێ پەرەمیان پێدا نییە بتانیانی هەمووی وەرجێرەك لە هەموو جێگران بەس ئەمن ئێستا قوتابیەکانی پۆلی دوازدەن ئەوانی پۆلی دوازدەن و کە دەچنە مەقسەد خەستەخانە هیچ پێیان دەرن بە تەنیا بڕۆن زۆر ئەوە بن بنووسن یعنی کە ئەوانی مەها فێرکردیا احتیمال لەسەر کەس نەکەن و بنووسن کە دەستە دکتۆرەوە تا یەکیان لەو عەمەلیاتە هەمووی نووسی هەتا هەندێک کەلیماتی ئینگلیزی لۆ نووسی بوو دەستخۆشی لێ کرد یعنی نووسینیش دەتانێت و دەچێت جەیەک ئیشەک تێ دەتانی بنووسی چکەوان خوێندەواریان هەیە ئێستا ینی ئەوەیە دەنووسن دەتانن ئانووسین بکە ئێستا ئیشەکی هەبی بێتەکنێت بۆ نمونە شتێکی پێویست بەتان بنووس پیشانت دە و دەتانی مساعدەش بکەی بەس بەخۆی هەشبی وەرجێر یعنی دابدرێ زۆر چاکترە ینی لە هەندێک جێ نەک ئەوە ئێستا لە مروریش هەتا هەندێک پێویستە نەک لە ینی بەتەنێ بێگومان ئەوەش لەبیر نەکەین وەرگرتنی مۆڵەتی شۆفێری کێشەیەکی زۆر گەورەیە بۆ ئەوان ئەتوانن لە بەغاوەری بگرن لێرە ناتوانن وەری بگرن بەمەرجێ هەیە 40 ساڵە شۆفێریەکە تا ئێستا هیچ مخالەفەیەکیشی نەبووە بەڵام ئەوە چ کێشەیەکە چۆن پێویستیان تەنیا بە چییە بەس ڕسالەی ئەوان ڕسالەی ینی نابیستەکەم پێ دەرێ ئەمن خۆ چاوم دەبینی نابیستم لۆ ناتوانم یعنی ساقیش زۆر جوان دەکە لۆ ینی ئیجازە و مۆڵەتم نادەنێ بالفعل ئەوە مشکلەتی زۆر گەورەیە ینی لە ئەوە بەس لەگەر بەڕێوەبەراتی پۆلیس قسەمان کردیە على ئەساس ئەو ساڵە نازام لۆگۆیەکدا بندرێ لە سیارەکە بدرێ ئەو سیارە لە پێشم لە لۆگۆیەکی لێ بدرێ کە بزانانی ئەو سیارە ئی نابیستە و دوایش مەقصد ئەوەیان ئیمتیحانکردنەکەیان ئەتوو هەمووی ئیشارەتە لەسەر ئەوە عنی ئەوە خەستەخانێ ئەوە جادێەوە ئەوان ئەوەی هەموو دەزانن تم ئیمتیحانیشیان بکەن ئەوەی دەرنەچوو دەتانی نەیدێ بەس ئەوەی دەرچوو دەتانی بیدێ ینی سیارە بڵێ چونکە لێرە تەنیا هۆڕین بەکارهێنێت ڕەنگە لەساش ئەو هۆشیاریە بەرز بۆتەوە خەڵکەمتر بە ئەگەر هیچ پێویستیان بە بیستنیان بڵێ ئەر ئاوێنەکەی هەیە و دەتانی ئەوەی زۆر باشە سەیران خانم من سپاس دەکەم دەستخۆشی بۆ تۆ ئەمێ لە کۆتاییە بۆ ئەو کامێرەیە لە ئێمەوە بە نابیستان بڵێیت کە ئێوەمان خۆش ئەوێت ئێوە چینێکی گرنگن لە کۆمەڵگا هەوڵی ئەوە ئەدەین هەموو تواناکانی ئێوە پێش بخەین سپاس دەکەین زۆر سپاس دەست خۆش